بەڵێ لەگەڵ مەلا حەسەن دووزی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین لەسەر کێشەی جوتیاران گفتوگۆی زیاتر دەکەم. بەڕێز مەلا حەسەنم کاتت باش، سپاس کە ئامادەی لەگەڵمان. ئەو پرسیارە زۆر کردومانە بەڵام دەیکەمەوە لە بەڕێزیشت بۆی بزانم وەڵامی تۆ چییە؟ کێشەی جوتیاران بۆ چارەسەر ناکرێت لەو سنوورە؟ زۆر سپاس. سەرەتا ساڵی نوێ لە هەموو گەلی باشوور و سەرجەم کوردانی نیشتەجێل لە سەر گۆی زەوی ئەەکەم. ئومێدەوارم ساڵی تازەی 25 ساڵی ئازادی و ڕزگاری و سەرفرازی بێ بە تایبەت لەم ئاڵ و گۆڕانەی کە لە شەر ڕۆژهەڵاتی ناوی نادروستە بێت گەلی کورد بە مافەکانی خۆی بگا. بەڵێ لە بەڕێزیشتان پیرۆز بێت. کێشەی زەویزار لە سنووری کەرکووک بە تایبەت لە مەنتەقەی داقوق و خوارووی کەرکووک کێشەیەکی ئەزەلیە. هەر لە وەختی سەدام حوسێنەوە تاوەکو ئێستا ئەو گوندانە سەرجەم دەرپەڕێنرا بوون و عەرەبی هاوردیان لە شوێنەکانی دەرەوەی تکریت هێنابوون، نیشتەجێیان کردووە لەوێ. و دواییش لە چوارچەوەی مادەی 140 بە حیساب گەرێ هەم عەرەبەکان قەرەبوو بکرایەنەوە بگەڕایەنەوە سنووری خۆیان، پارەکان وەرگرت بەڵام نەڕۆیشتنەوە، لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی تر باریان کردومانەوە. وە کوردی شەبوایە تعویز بکرایە و پارچەیە زەوی پێ بدرایەوە بگەڕایەتەوە بۆ کەرکووک، بەڵام بەداخەوە هێشتا ئێمە لە هەنگاوی یەکەمی سەرەتای تەطبیقی مادەی 140 کە قەرەبووەکان کۆتایی نەهاتووە و بە تایبەتتریش لە دوای 16 ئۆکتۆبەر دیارە یعنی بەڕاستی وەکو واقع کورد کە گەڕابووە سەر زەویزاری خۆی و ئەوانە، بەڵام بەهۆی عەرەبە شۆڤێنەکان و ئەو عەقڵیەتەی کە هیچ فەرقی نەبوو لەگەڵ عەقڵیەتی بەعسی گۆڕبەگۆڕا جارێکی تر دەستیان کردەوە هەڵمەتی هاتنەوەی عەرەبەکان و داگیرکردنی زەویزارەکان بە حیسابی ئەوەی کە ئەو عەقدە کۆنانەی وەختی سەدام حوسێن کە عەقد کراوە لەسەر عەرەبە هاوردەکان لەسەر زەوی کورد ساری مەفعولە و تاکو ئێستا جێبەجێ ئەکرێ. بەڵام ئێمە زانین بڕیاری 29 2012 سەرجەم ئەو عەقدانەی هەڵوەشانەوە کە لە چوارچێوەی لیژنەی شئونی شیمال کە بە زەوی ئیتفاعەکان ناسراوە، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست کاری لەسەر نەکراوە. و دواییش قەراراتی مەجلیسی سەورە جەنابی مەلا حەسەن وەکو پێویست کاری لەسەر نەکراوە، ئەم کار لەسەرکردنە دەبێت کێ بیکە؟ جوتیاران بیکە، نوێنەری جوتیاران بیکە، نوێنەری ئێوە بیکە لە بەغدا؟ کێ دەبێت کار لەسەر ئەمە بکە؟ دیارە لە 2005ەوە دەستوری عێراق نووسراوە و مادەی 140 لە چوارچەوەی ئەو دەستورە ڕەنگڕێژ بووە، بەڵام بەداخەوە سەرکردەکانی کورد، حیزبە سیاسیەکان، نوێنەرەکانمان لە بەغا لە ماوەی ئەوە نەساڵی حکومڕانی عێراقا لە 2005 تاوەکو ئێستا وەکو پێویست نەتوانراوە یعنی کار بۆ ئەوە بکرێت کە تەعریب بسڕدرێتەوە و حەق بۆ خاوەن ماف بگەڕێتەوە. ئێمە نزیکەی بە بەردەوامی نزیکەی 65 ئەندا پەرلەمانمان هەبووە، کۆمەڵێ لجانمان هەیە، لجنەی مادەی 140 هەیە ساکە لە ناو پەرلەمانی عێراقا، لجنەیەکی باڵای مادەی 140 هەیە کە حاجی هادی عامری سەرپەرشتیەکە، لجنەی مادەی 140 هەیە لە کەرکووکە، دەستەی ناوچە جێناکۆکەکانمان هەیە و چەندین وەزیر و وەکیل وەزیر و مدیر عام و ئەوانەمانە هەیە. بەڕاستی وەکو پێویست خەمی نەخوراوە، بۆیە تاوەکو ئێستا ئەو کێشەیەوە خۆی ماوەتەوە و تاکو ئێستا چارەسەر نەبووە. تۆ ئەتەوێ بڵێ لەشکرێک لە ئەندام پەرلەمان و وەزیر و مدیر عام و کەسانی تری لە پۆستە جیاوازەکانی عێراق کەم تەرخەم بوون لە بەرامبەر دۆسی جوتیاران لە کەرکووک و دەوروبەری؟ بێئینسافی ئەگەر بڵێم هەمووی کەم تەرخەم بوو. لێرە و لەوێ خەڵک هەبووە لە کاتی تنگانە و تەنگژەکانە بەدەنگمانەوە هاتوون. ئاخر خۆ ئەمە وەکو موسەکین وابووە جەنابی عەزیزە مەلا حەسەن، ئەمە ڕەنگە وەکو موسەکین و شتێکی کاتی بووە. ئێوە داوا ئەکەن چارەسەری کاتیتان بۆ بکرێت یاخود چارەسەری وەکو موسەکین؟ بەڵێ وەکو موسەکین، مەسەل کاک دکتۆر خالد شوانی، مامۆستا عەزیز، کاک دکتۆر مەلا کەریب، کاک دکتۆر شاخەوان عەبدوڵڵا، کاک ناسر هەرکی لە دەورەی پێشوو، ئەمانە تاکوتەرا هەرکە بە ئەرکی نیشتمانی و نەتەوەی خۆی هەڵساوە، بەڵام وەکو موەسساتی کار لەسەر ئەوە نەکراوە
تعریب بە تەواوی بسڕدرێتەوە و کورد بگرێتەوە سەر زەویزاری خۆی بەڵکو وەکو خۆی ماوەتەوە و زۆر جاریش یعنی بە تایبەت بەداخەوە لە چوارچێوەی محافظەی کەرکووکە محافظی پێشوو بەڕاستی زۆر خراپ معاملەی لەگەڵ تعریبا کرد و دوو نووسراوی کردوتە سەر قایمەقامەتی داقۆق و لژنە ئەمنیەکان خاوەن ئەس زەویزارە ئەسڵیەکە بەوە ئەزانێت کە ئەمانە متەجاوزین نەڵێ خانووی متەجاوزەکان بڕوخێنن و زەوی بگەڕێنەوە بۆ خاوەنە ئەسڵەکانن بە عەرەبە تعریبەکان ئەڵێکە عەرەبی تعریب لە محافظەی سەلاحەدین و شمەرەکانی منتقەی کوێت و ئەوانە کە لە سەرگەڕان و کەندیناوان و یاخود عەرەبەکانی عیسایی و ئەوانە و عەرەبەکانی لای ئێمەش کە ئەلبوو عەلگە و ئەلبوو هەیازعن کە لە منتقەی قەزای دۆری دێی حەدادیەوە هێنراون لەوێ نیشتەجێ کراون جا بۆیە ڕۆژانە گێچەڵمان پێگەڕن و لە سنووری داقوق من ئەم مژدەیە بە قیاداتی کوردی ڕاگەێنم نزیکەی 6,000 دۆنم زەویان بە زۆری زۆردارەکی لێمان وەرگرتەوە مقاتعی 15 ئاوای منسوور مقاتعی 16 ئاوای فەریق مقاتعی 7 ئاوای نەقی مقاتعی 18 جنگلاوە کە نزیکەی 6,000 دۆنم زەویە داگیریان کردووە بە زۆری زۆردارەکی و بە پاڵپشتی هێزە ئەمنیەکان بۆ بەمە دەڵێ مژدە ڕۆژانەش لە خەڵکەکەمان ئەدەن خەڵکمان زیندانەکەن لە چواردەی لە 15 لە چواردەی حەوت شەڕێک لە بین شوانکارەکانی عەرەب و جوتیارەکانی ئێمە ڕوویدا هەر شەڕەدەست و ئەوانە بەداخەوە لە 15 سێ کوڕە جوتیاری ئێمەیان بە 2 ساڵ حکم داوای ساکە لە زیندانەکانی کەرکووک زیندان کراون لەسەر زەوی و ماڵ و ئەرزی خۆتی زیندان تەکەن لێت ئەدەن و لە عسکەریەکە 2 زابتی عسکەری و 2 سەرباز هاتون لە مەحکەمە شایەتیان بۆ عەرەبەکاندا و پاڵپشتیانیان بەڕێز مەلا حەسەن بەڵام خۆ ئێستا پارێزگارەکەمان مەبەستم پارێزگاری کەرکووکە کووردە ئایا ئەو هیچ دەسەڵاتێکی نییە یاخود ڕێگە نادرێ ئیش بکە یاخود گوێڕایاڵی بڕیارەکانی نابن باستێکی ئەومان بۆ بکە بەداخەوە کورد دەردێک و گرفتارێکی گەورەی هەیە کە ئەویش یەکتر قبول نەکردن و یەکتر نەخوێندنەوەیە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر ئەگەر کوردێک گرتوو بووایە لیستی برایەتی زۆری نەبوو لە ئەنجومەنی پارێزگار نەتوانرا پارێزگارێکی کووردا بنرێ ئێستا پارێزگارێکی کورد هاتووە بەڵام تاکو ئێستاکە 3 لایەن لە محکەمەی ئیداری شکاتیان لیان کردووە نایەڵەن سەقامگیر بێ ئەنجومەنەکە بە باشی بڕاتە ڕێوە ئومێدمان وایە پارێزگاری تازە و ئەنجومەنەکەش بەڕاستی هاودەنگ بن ڕاستی ڕووداوەکان بۆ خاوەن حەقەکان بگەڕێننەوە هیچمان ناوێت کاکە پاڵپشتیمان نەکەن و زوڵم لە خەڵک نەکەن بەڵام نێڵەن زۆرمان لێ بکەن نێڵن زێوەکانمان داگیرکەن کە زەوی 1000 ساڵەی با و باپیرانمانە لەسەری بەڵێ سوپاس دەکەم هیوادارم پەیامەکانت گەیشت بێتە شوێنی خۆی بەڕێز مەلا حەسەن دووزی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان زۆر سوپاس بۆ ئێوە و کەناڵەکەتانیش سەرچاو